بەپێی زانیاریەکانی KNN ئەمڕۆ شاندێکی دیکەی باڵای حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی فواد حسێن و ئەندامەتی وەزیری نەوت و سەرۆکی کۆمپانیای سۆمۆ سەردانی هەرێمی کوردستان دەکەن. ماڵپەڕێکی ئەمریکی ئاشکای دەکات نێردەی تایبەتی ئەمریکا لە سووریا سەردانی هەولێر دەکات و لەگەڵ مەسرور بارزانی و مەزلوم عەبدی کۆ دەبێتەوە و پرسەکانی سووریا و عێراق تەوەری سەرەکی گرت و کۆکانیان دەبن. ڕێکخراوی یاریکاری یاسایی ژنان ئامارەکانی توندوتیژی خێزانی بەڵاو کردەوە و ڕایگەیاند لە ساڵی ڕابردوودا لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان 13070 سکاڵا تۆمار کراون. هەپەگە ڕای دەگەیەنێت تورکیا هێرشەکانی بۆ سەر پێکەکانیان لە هەرێمی کوردستان زیادی کردووە و لە 5 ڕۆژدا 20 جار هێرشی کردوتە سەر پێکەکانیان. دەشڵێت تورکیا بە هێرشەکانی ئاستەنگی بۆ پرۆسەی ئاشتی دروست دەکات. بینەرانی عزیز لە هەرکوێن سڵاویمەتان لێبێ لەگەڵاو کارانم گەشتی فراوانی هەواڵەکان پێشکەش دەکەین. شاندێکی باڵای حکوومەتی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن. سەرچاوەیەک بە KNN ڕاگەیان بڕیارە تا ناوەڕاستی ئەم هەفتەیە هەرێم و بەغداد کێشەکانیان یەکلا بکەنەوە لەبارەی هەناردەکردنی نەوت و ڕادەستکردنی داهاتی نانەوتی و خەرجکردنی موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێم. پەیامنێری KNN ڕایگەیاند ئەمڕۆ شاندێکی باڵای دیکەی حکوومەتی عێراق کە پێگاتووە لە فواد حسێن جێگیری سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری نەوت و سەرۆکی کۆمپانیای سۆمۆ سەردانی هەرێمی کوردستان دەکەن. بەپێی زانیاریەکانی KNN بڕیارە تا ناوەڕاستی ئەم هەفتەیە شاندە باڵاکەی عێراق لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم و وەفدە باڵاکەی هەرێم کۆ بێتەوە و ڕێک بکەون لەسەر هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و ڕادەستکردنی لە 150 داهاتی نانەوتی. سەرچاوەیەک بۆ KNN وتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نیەتپاکی داوای لە حکوومەتی عێراق دەکات موچەی مانگی 5 خەرج بکەن. ڕۆژی پێنجشەممە شاندێکی هونەری بەغداد هاتنە هەولێر و لەگەڵ نوێنەری کۆمپانیا نەوتیەکان کۆبوونەوە و هەموو وردەکاری و ئامادەکاریەک کراوە بۆ کۆبوونەوەی شاندە باڵاکە. پرسی موچەی هەرێمی کوردستان دەبێتەوە بە ڕۆژەفی میدیا عەرەبی و جیهانیەکان و ڕۆژنامەیەکی عەرەبی بەڵاوی کردوتەوە بەوەی دواکەوتن و دابەشنەکردنی موچەوە بۆ 2 مانگ لەسەر یەک تووڕەیی جەماوەر بەتایبەت لە سلێمانی ڕووی لە هەڵکشانە. ڕۆژنامەی شەرق لەوسەد لە ژمارەیەکی نوێیدا بەڵاوی کردوتەوە لە مانگی یاری ڕابردووە تا ئێستا کە مانگی حوزەیرانیش لە کۆتاییدایە موچە دابەش نەکراوە و هیچ ئاماژەیەکیش بۆ خەرجکردن و دابەشکردنی موچە لە ئارادا نییە. باسی لەوەش کردووە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بەتایبەت لە پارێزگای سلێمانی بانگەواز کراوە بۆ خۆپیشاندان و دەربڕینی ناڕەزایەتی دژی دواکەوتن و دابەشنەکردنی موچە و بڕیار بوو ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو خۆپیشاندان ئەنجام بدرێت. بەڵام دەسەڵاتدارانی پارێزگای سلێمانی با گرتنەبەری ڕێوشێنی ئەمنی تند ڕێگەیان نەداوە ناڕەزایەتەکان بەڕێوە بچێت. ئەو ڕۆژنامەیەوەشی خستۆتە ڕوو دەسەڵاتدارانی پارێزگای سلێمانی ژمارەی بەرچاو لە چالاکوان و مامۆستایان و ئەو کەسانیان دەستگیر کردووە کە داوای ماف و موچەکانیان کردووە. ژمارەیەک ڕۆژنامەنووسیش دەستگیر کراون کە هەوڵاندا و ڕووماڵی ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان بکەن. دابەش نەکردن و دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان بەردەوام مانشێتی میدیا عەرەبی و جیهانیەکان بوو و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە دوا کۆنگرەی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی موچە هەوڵی گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد دەدەن. کاسبکارێک لە ناو بازاری سلێمانیدا لەبارەی گوزەرانی هاوڵاتیان و دۆخی بازاڕەوە بۆ KNN دواوە. ئەو دەڵێت نیگەرانە لەو بارودۆخەی تێکەوتون بەوەی دواکەوتن و پێنەدانی موچەکانیان ژیانی هاوڵاتیان زۆر قورس بوو و دۆخی بازار زۆر خراپە و کاری تێدا نەماوە زۆر بێبازاڕیە. ئاماژەی بۆش کردووە بەرپرسان ژیانی خۆیان باشە و باکیان بە قورسی و سەختی ژیانی هاوڵاتیان نییە و ئەگەر کوردستان خاوەنی ڕاستەقینەی خۆی هەبوایە بە داهاتی خۆی 4 وڵاتی وەکو هەرێمی کوردستانی پێ بەڕێوە دەبرد.
تا لە بەیانەوە هاتوومە بڕواکە لە سعات پێنجەوە من خوا ڕۆژی نەکردوێتەوە کە هاتوومان بازارڕە دوکانێ لەم بازارە لەم شارە نەکراوت هاتووم تا ئێوارە ناتوانم 5,000 پەیداکەم ئتر دەبێەوە ئەو پەڕی ڕسواییە میلەتەیە ئەو پەڕی بێ ئەدەبی ئەم دەسەڵاتەیە بەرامبەر بە خۆم کرێچیم دەوەرە من پێ دەڵەمە توانی بە 10,000 باس ئەگەر پەیداش نابێ ئەگەر تا ئێوارە ناتوانانی دەدانە 1000 دەستکەی و پەیدایکەی ئایا بە 2,000 تەبع یان 4,000 تەبع ئەتوانی کرێخان و بی ئەتوانی مەسرەفی ماڵ و منداڵکەی داهاتی ئەم وڵاتە کۆەکەنەوە لە خەڵکی دامایەسن خەڵک ڕوو دەکەنەوە ئەیدزن و ئەیبەنە شارنەوە بەبی ئەوەی ئەم میلەتە دینارێ لەم هەموو داهاتە ببینێت جا لە گومرگەوە لە مرورەوە لە باج و درام باج ساندنی خەڵکەوە لە ساندنی پارە لەم بازارە لە خەڵک و لەم تاجر و لەم بازار و دوکاندارانە یعنی حساب کە داهاتی بڕواکە ئەم وڵاتەیە مەگەر خاوەنی ڕاستەقینەی هەبێ ئەم بەرپرس و دەسەڵاتە مەسئول نەبێ بەرپرس نەبێ لە پێویستی ژیانی خەڵک و کۆکردنەوەی داهاتی ئەم وڵاتە هەر کەسێ بێنە بە خێروبێری ئەم وڵاتە داهاتی ئەم وڵاتانە کە ئامان لە بینی یەکێتی و پارتی بۆ خۆیان بەشیەکەن چوار وڵاتی وەکو هەرێمی کوردستانی پێدارە دێ پێ بەخێوەکەی پێ نەبوونی موچە و دەرفەتی کار و خراپی ڕۆژی ئابووری بوونەتەوە کاریەوەی پرۆسەی هاوسەرگیری بە شێوەیەکی بەرچاو لە سنووری پارێزگای دووەک کەم ئەنجام بدرێت سێڕەنگەرێک دەڵێت بەراورد بە ساڵی ڕابردوو هاوسەرگیری لە 180 کەمی کردووە و ئەگەر کەسێکیش هاوسەرگیری بکات ئەوە تەنها دەتوانێت بڕێکی کام زێر بکرێت. گرانیە بەهای زێری و خراپیا ڕەوشادارایی یا وڵاتیان کارتێکردن لەسەر ڕێژا هەڤژینی کریە و بە ڕەنگەکی بەرچاو بزەحمەت بیە و کێم بووە بەشێک کە کچ و کوڕێن پارێزگەها دوو کێ دەبێژێن نەدانا موچێ و نەبوونا دەلیڤێن کار و گرانیە بەهای زێری بووە گەری هەمی کەس نەشێت دنهادا پرۆسێ هەڤژینی پێک بینیت و دەبێژن ژی نەپێکینانە هەڤژینێ دەبیتە ئەگەرێ زێدەبوون ئاریشێن جڤاکی و ڕێژە قەیرەیان دناوبەرە هەردوو ڕەگەزاندا خدای ڕژ گەلەکە خڕەبانی بژن حەدەڕەدایکی هەڤژینی یەوە لەوەتی ینی موچەنی نام ئیکیت بژن بۆ زەڕی زێدە گرۆم بووە کە کەس نەشێت ینی vê dîda vê haletî kes neşêt hevjînê pêk bînî kes neşêt ji nebînîtin Pirosa pêkînana hevjîniyê ji piroseka giring e lêborîn ve evrûke bilimbûna bihayê zêrê û her wesa bilimbûna bihayê dolarî û nebûna mûçeyan karîgerî li ser jiyana hewlatiyan kiriye. û zêr jî gelekê giran bûy xelek bêgavkê neşêt dawtê xwe bikin neşêt bi kurê xwe ji nekê bînî neşêt çîta xwezgîniyeka xwe bêgavkê dawat jê dikêm bûn دێنەهادا لە بازارên زێران باەیەک میسقالا زێر ئایار 21 دەخانەیە 700,000 دیناریدایە زێرفروشان دەبێژن هەفبەرکردن دگەل ساڵێن بۆریدا ڕێژە پێکینانە هەڤژینیە سەدەی هەشتێ کێم کریە بگاوێ تەلەباوان کێمترە هەڤژینی هەردێ هەبتن ژیان هەردێ هەبتن بجا هەڤژینی ژی بەرە هەنگی مەتەنە 300 غرام 400 غرام 200 غرام بگا 75 غرامە ئەو 5 غرامە تەلەبا خەلکێ یعنی کێم بێ بۆ زێری درێژیە قەیرانە دارایی و چارەسەر نەکردناوی هەیە و دەچیت کاریگەری لە تەخێن جودا جودای هەرێما کوردستانی دەکات و لە گۆڕە ئەمارە جواتە دادوەری هەرێما کوردستانێژی ساڵ بۆ ساڵ جودابوونە هەڤژینان بەرەف زێدەبوونەیە بە جۆرەکێ لە دەما 10 ساڵێن بوریدا ڕێژە ژێک جودابوونە هەڤژینان لە هەرێما کوردستانێ لە 18 بۆ 127 زێدە کریە ماسوود هادیکەنن دووک ماڵپەڕێکی ئەمریکی بەڵاوی کردەوە بڕیارە نێردەی تایبەتی ئەمریکا لە سووریا سەردانی ئەولێ بکات و لەگەڵ هەریەک لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هەسەدەش کۆ بێتەوە و تاوتوی پرسەکانی پەیوەست بە سووریا و عێراق بکەن ماڵپەڕی ئەلمۆنیتەری ئەمریکی بەڵاوی کردوێتەوە بڕیارە تۆماس بارەک نێردەی تایبەتی ئەمریکا لە سووریا سەردانی ئەولێ بکات و لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ بێتەوە ئاماژەی بۆش کردووە پرارە لە سەردانەکەشیدا بۆ ئەولێر تۆماس بارەک چاویشی بە مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریا دیموکرات هەسە دەبکەوێت و لەگەڵەویش کۆ بێتەوە بە جۆرەی ماڵپەڕەکە لە کۆبوونەوەکاندا پرسە گرنگەکانی پەیوەست بە سووریا و عێراق و پرسەکانی دیکە تاوتێ دەکەن
ئەوەش خراوەتە ڕوو. مەسعود بارزانی پێشووتر لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ تۆماس باراک داکۆچی لە کوردانی سووریا کردووە. هەر بۆیە پێدەچێت لە نزیکشەوە بارزانی هەمان کار دووبارە بکاتەوە. پێگەی ئەلیمنتۆری ئەمریکی دەژڵێت کوردەکانی سووریا خوازیارن بڕوا بە بارک بێنن بۆ پشتگیریکردنی لانی کەم بەشێک لە داواکارەکانیان بۆ ئۆتۆنۆمی هەرێمی لە سووریا. لە کاتێکدا ئەحمەد شەرع سەرۆکی سووریا دژیەوەیە هەر جۆرە دەسەڵاتێکی ئۆتۆنۆمی بدات بە کورد. گۆنا مەجید پارێزەری ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئامارەکانی توندوتیژی خێزانی بەڵاو کردەوە و ڕایگەیاند لە ساڵی ڕابردوودا لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان 13017 سکاڵا تۆمار کراون و ئەو توندوتیژانەی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە ئەنجام درراون ژمارەیان 99 تاوانە و 7 حاڵەتی بەڵاوکردنەوەی وێنە و ڤیدۆژ هەبوون. ئاماژەی بەوەش کرد بەوەی ئەو تاوانانەوە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان 2482 فەرمانی دەستگیرکردن دەرکراون. 3596 سکاڵا لە پارێزگای هەولێر تۆمار کراوە، لە پارێزگای دووهۆک 3221 سکاڵا تۆمار کراوە، لە پارێزگای سلێمانی 3522 سکاڵا تۆمار کراوە، لە گەرمیان 912 سکاڵا تۆمار کراوە، لە ڕاپەڕین 850 سکاڵا تۆمار کراوە، لە سۆران 479 سکاڵا تۆمار کراوە، لە زاخۆ 437 کۆی گشتی 11070 و ئاماری هێڵی گەرممان هەیە بەڕێزان کە هێڵی گەرمی 190ەیە کە ئەم هێڵە خۆتان نەزانن 24 سعات لە خزمەتی هاوڵاتیانایە کە هەر کێشەیەک هەبێ یاخۆت هەر کێشێکی خێزانی هەبێ ئەتوانن پەیوەندی بکەن بەم هێڵی گەرمە. ئەم هێڵی گەرمەش لە ناو بەڕێوەبەرایەتەکانی بەرەگاربوونەوەی تونوتیژی خێزانی و سنتەری ڕاوێژکاری خێزانیە کە ئاماری ئەمانیشمان وەرگرتووە بۆ ساڵی 2024. لە هەولێر 3230 بووە، لە دووهۆک 5370 بووە، لە سلێمانی 3674 بووە، کۆی گشتی 12274 بووە. بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین ڕایگەیاند بەیانی ئەمڕۆ لە ئەنجامی تەقینەوەی مینێک لە سنووری قەزای سیدەکان هاوڵاتیەک گیانی لەدەستدا کە پیشەی شوانکاری و تەمەنی 23 ساڵ بووە. بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە هەولێر لە ڕاگەیاندراوێکدا بەڵاوی کردەوە بۆی تەقینەوەی مینێک لە کوێستانەکانی سەرۆکا لە سنووری قەزای سیدەکان کەسێک گیانی لەدەستدا. ئاماژەی بۆەوەش کردووە بەپێی زانیاریەکانە و کەسەی گیانی لەدەستداوە تەمەنی 23 ساڵ بووە و پیشەی شوانکارە بووە. ئەو شوێنەشی مینەکەی تێدا تەقیوەتەوە کێڵگەی مین بۆ ناوچەی قەدەغەکراوی ئەمنیە. جەختیشی کردوێتەوە لەوەی با شێوەیەکی بەردەوام تیمەکانیان پەیامی هۆشداریان گەیاندوتە هاوڵاتیانی ناوچەکە و هۆشداریان داوە لە نزیک نەبوونەوە لە ناوچە قەدەغەکراوەکان و داوایان کردووە هاوڵاتیان خۆیان لە چوونە ناو ئەو شوێنانە بەدوور بگرن. ئەوە لە کاتێکدایە بە گوێرە ئامارەکانی بەڕێوەبەرایەتی دەستگای مین لە هەرێمی کوردستان جانە دەستدانی ئەو گەنجە بووەتە دەیەمین کەس کە لەم ساڵدا بوونەتە قوربانی تەقینەوەی مین. بە جۆرێک تا ئێستا 5 کەس گیانیان لەدەستدا و 5 کەسیش بریندار بوون. زیاتر لە 6 ڕۆژە بەشێکی زۆر لە گەڕەکانی سلێمانی بیاون. هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە کە زیاتر لە 10 ڕۆژە هێڵی یەکی ئاوی دوکان سلێمانی پرۆسەی چاکسازی و پاکردنەوەی تێدا ئەنجام دەدرێت. پەیامنێری کێنێن ڕایگەیاند بەشێکی زۆر لە دانیشتوانی گەڕەکانی سلێمانی بەوەی گرفتی کەماویەوە دەناڵێن و بەشێک لە وڵاتیان ناچارن بە تەنکەر ئاو بکڕن. بۆ بەدوادەچوونی ئەو گرفتە کێنێن پەیوەندی بارێک لە بەڕێوەبەری ئاوی سلێمانی و بەڕێوەبەری دابەشکردنی ئاو کرد. بەڵام هیچ کامیان وەڵامیان پەیوەندەکانە نەداوەتەوە. بەپێی زانیاریەکان سلێمانی ڕۆژانە پێویستی با 460,000 مەتر سێجا ئاو هەیە. تۆڕی ئاوی خواردنەوەش پێویستی بە نوێژەکردنەوە هەیە. بۆ هۆیەوە 160 ئاوی پێویست دەگات بە ماڵان کە بڕەکەی 260,000 مەتر سێجایە. ئەمە لە کاتێکدایە کۆگاکانی ئاوی سلێمانی کۆن بوون و پامپەکانی ئاو پێویستیان بە گۆڕین هەیە. لە هەمان کاتدا بەوەی کەم بارانیەوە ئەم ساڵ لە سلێمانی پێدانی ئاو بە ماڵان 4 بۆ 5 ڕۆژ جارێک دەبێت. هێڵی 1 و 2 دوکان سلێمانی و سەرچاوی ئاوی سەرچنار سەرچاوی سەرەکی ئاوی خواردنەوەن بۆ سلێمانی. بەڵام لە ئێستادا پرۆژەی ئاوی سەرچنار بە تەواوی کەمی کردووە و بۆ دابەشکردنی ئاو پشتی پێ نابەسرێت. زێڕەنگەرێک لە بازاری دۆگڕایگەیان بۆی ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل و برایەکانی سەرۆکی ئەمریکا لەبارەی باج و گومرکەوە نرخی زێر ڕۆژ بە ڕۆژ زیاتر دادەبەزێت. ئاماژی بەوەش کردووە
بەراورد بە ڕۆژی ڕابردوو هەر مسقالێک زێر نزیکەی 10,000 دینار دابەزیوە و لە ئێستادا هەر ئۆنسەیەکی زێر بە 3,275 دلار مامەڵی پێوە دەکرێت. نه بس یا ایران و اسرائیل او تاثیر الزير كتن البازار كتن الحمي عبوريه كتن بس قالت تشتدي هنا بقابل روسيا بس زير هر جرام بي بس چه اگر دی هنا اگر کا سرکیه و امریکا باج و گمرک او دینا سر دولت و سر اروپا و سر صینه و جدهی شب گفت ام و صینه ام پیک هاتین دکان نبکری بی بس ابرو چت بت وگاو 133 نیوا چت بت ام 131 نیوا فروش یعنی تقریبا 2000 آن 1500 دجه چتن یعنی تقریبا 10000 هر مسقالی هر وگاو ارزان بی. هەپەکە ڕای دەگەینێت تورکیا هێرشەکانی بۆ سەر پێکەکانیان لە هەرێمی کوردستان زیادی کردووە و دەژڵێت تورکیا بە هێرشەکانی ئاستەنگ بۆ پرۆسەی ئاشتی دروست دەکات. ناوەندی چاپەمەنی و ڕاگەاندنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە باڵی سەربازی پەکەکە لە ڕاگەیاندراوێکدا بەڵاوی کردەوە لە دوو هەفتەی ڕابردوودا بە بەراورد بە پێشتر هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر پێکەکانی پەکەکە لە سنووری قەزای ئامێدی و سنووری زەی گەورە زیادیان کردووە. ڕوونیشی کردوێتەوە سوپای تورکیا لە ڕۆژانی 21 تا 26 حوزەیران لە ڕێگەی درۆنەوە 9 جار لە ناوچەکانی نزیک لە ڕووباری زەی گەورە و 11 جاریش لە ناوچەی مەتین لە هەرێمی کوردستان بردومانی پێکەکانی پەکەکەی کردووە. بە گوێرەی ڕاگەیەنراوەکەی هەپەگە گەریلاکانیان لە ڕۆژانی 24 تا 26 مانگا بەرپەرچی هێرشەکانی سوپای تورکیان داوەتەوە. هەپەگە لە کۆتایی ڕەخنە لە حکوومەتی تورکیا گرتووە و دەڵێت هێرشەکانی سوپایە وڵاتە بربەست و ئاستەنگ بۆ پرۆسەی چارەسەری دروست دەکەن. وەزیری ناوخۆی تورکیا ڕای دەگەێنێت هیچ جیاوازێک لە نێوان پێکاتەکانی وڵاتەکەیاندا ناکرێت و جەختیش دەکاتەوە لەوەی هەموو هەوڵێک بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی و چارەسەری دەدەن. عەلی یەرلیکایە وەزیری ناوخۆی تورکیا لە وتارێکیدا لە پارێزگای وانی باکووری کوردستان ڕاگەاند لە تورکیا جیاکاری لە نێوان تورک کورد عەلەوی و سونە ناکرێت و بە وتەیە و کەس ناتوانێت بەربەسدا بەردەم برایەتی و پێکاتی وڵاتەکەیان دابنێت. یەرلیکایە وتیشی سەر و ماڵ و کللتوری هەموو ئەوانەی لە وڵاتەکاندا دەژین لەژێر گەرنتی دەوڵەتی کۆماری تورکیایە. وەزیری ناوخۆی تورکیا لەبارەی پرسی ئاشتی چارەسەری ئاماژەی بۆش کرد لە پێناو بنیادنانی تورکیایەکی بەهێز و ئایندەیەکی سەقامگیر هەموو هەوڵێک بۆ سەرخستنی پرۆسەی چارەسەری دەدەن. دەم پارتی و ئاک پارتی لەبارەی پێگەنانی کۆمیسیۆنی ئاشتی لە پەرلەمانی تورکیا ناکۆکن و هەریەکەیان بەرنامەی جیاوازی هەیە بۆ کۆمیسیۆنەکە. بە جۆرێک ئاک پارتی پێشنیازی کردووە کۆمیسیۆنەکە تەنها کاری دیاریکردنی هێڵە سیاسیەکان و خستنەڕووی پێشنیاز بێت نەک ڕێخستنی یاسایی و لە 35 ئەندام پێک بێت. لە بەرامبەریشدا دەم پارتی دەڵێت کۆمیسیۆنەکە دەبێت خەڵکانێکی ئەکادیمی لە دەرەوەی پەرلەمانی تێدا بێت و بەشدار بن و ژمارەی ئەندامەکانی 100 کەس بێت. داواشی کردووە کۆمیسیۆنەکە مافی پێ بدرێت کە لە دەرەوەی پەرلەمان پرۆژە یاسا ئامادە بکەن. هەوڵەکان بۆ سەرخستنی پرۆسی ئاشتی لە تورکیا فراوانتر کراون، بەڵام ئەو کۆمیسیۆنەی کە بڕیارە بۆ چارەسەری پرسی کورد پێش پشووی هاوینەی پەرلەمان دەست بەکارەکانی بکات لە دامەزراندنیدا ناکۆکی تێکەوتووە. بە جۆرێک پارتی دەسەڵاتدار لەگەڵ دەم پارتی دیدگای جیاوازیان لەبارەی دامەزراندنیەوە هەیە. لە نوێترین پێشادا پارتی داد و گەشە پێدان ناسراو بە ئاک پارتی یاخود پارتی دەسەڵاتدار دەیەوێت بە تەواوەتی کۆمیسیۆنەکە لە ژێڕکێف و ئارەزوەکانیدا کار بکات. ئاژانسەکانی هەواڵ لە زاری چەند سەرچاوەیەکی ئاک پارتی بڵاویان کردوتەوە. ئاک پارتی دەیەوێت سنووری کارکردنی کۆمیسیۆنەکە تەنها هێڵە گشتیە سیاسیەکان بۆ پرۆسەی چارەسەری و ئاشتی پرسی کورد دیاری بکات، نەک کۆمیسیۆنێک بێت کە ئەرکەکەی ڕێخستنی یاسا بێت. دیدگەی ئاک پارتی بۆ ئەندامەتی لە کۆمیسیۆنەکەدا بە تەواوەتی پێچەوانەی داواکاریەکانی عەبدوڵڵا ئۆجەلان و پارتی یەکسانی و دیموکراسی گەلان ناسراو بە دەم پارتیە. بە جۆرێک ئاک پارتی داوا دەکات کۆمیسیۆنەکە لە 35 ئەندام پێک بێت و ئەندامەتی ئەو لایەنانەی گروپێکیان لە پەرلەمان هەیە بە ڕێژەی ژمارەی کورسی پەرلەمانی بێت، ئەوانەشی فراکسیۆنیان نییە هەر یەکەیان بە نوێنەرێک بەشداری بکەن. لە ئێستادا یەکێک لەو خاڵە ناکۆکانی لە نێوان ئاک پارتی و دەم پارتیدا چڕ بۆتەوە پێشنیازێکی پارتی دەسەڵاتدارە کە داوا دەکات کۆمیسیۆنەکە لەژێر بەرپرسیارەتی سەرۆکی پەرلەماندا بێت، هەروەها کۆمیسیۆنێکی تایبەتمەند نەبێت بۆ تاوتێکردنی پرۆژە یاساکان، بەڵکو کۆمیسیۆنێک بێت ناوچە کێشەدارەکان دەستنیشان بکات و دواتر ڕاپۆرتێک سەبارەت بە پێویستی ڕێکخستنی یاسایی یاخود کارگێڕی گەڵاڵە بکات.
لە چوارچەوەی پێشنیازەکانیشدا ئاکپارتی بەهۆی بوونی زۆرینەی پەرلەمان دەیەوێت لە کۆمیسیۆنەکەشدا بە زۆرینەی ئەندامانی ئەو دەقە یاسایانە پەسەند بکات کە خۆی پێی گونجاوە، هەر بۆیە داواش دەکات ئەو دەقە یاسایانەی کە کۆمیسیۆنەکە پەسەندی دەکات و دواتر بەرزی دەکاتەوە بۆ سەرۆکی پەرلەمان بە زۆرینەی 2/3 یاخود بە لە 60% دەنگی ئەندامان پەسەند بکرێن. بە تەواوەتی بە پێچەوانی پێشنیاز و داواکاریەکانی پارتی دەسەڵاتدار، پارتی یەکسانی و دیموکراسی گەلان ناسرا و بەدەم پارتی دووپاتی دەکاتەوە. کۆمیسیۆنەکە نابێت تەنها لە پەرلەمانتاران پێک بێت، بەڵکو دەبێت لە خەڵکانێکی ئەکادیمی لە دەرەوەی پەرلەمان تێیدا بەشدار بن و ژمارەی ئەندامەکانیشی 100 کەس بێت. داواشی کردووە کۆمیسیۆنەکە مافی پێ بدرێت کە لە دەرەوەی پەرلەماندا پرۆژە یاسا ئامادە بکات تا لە پەرلەمان گفتوگۆی لەبارەوە بکرێت. سەبارەت بە دامەزراندنی کۆمیسیۆنەکە ئایشە گوڵدۆغان وتەبێژی دەم پارتی جەخت دەکاتەوە لەوەی دەبێت کۆمیسیۆنەکە بە تایبەتمەندیەکی بەرز دابمەزرێت، چونکە هاوبەشی گشتی هەیە و هەمووان پشتگیری دەکەن. ئەو تێبینی و سەرنجانەی لێ ئێستا داهاتوونەتە پێشەوە بۆ پرۆسی چارەسەری لە کاتێکدا کە بیرۆکەی دامەزراندنی کۆمیسیۆنەکە دەگەڕێتەوە بۆ پارتی گەلی کۆمار جەهەپە. ئەمە شوای کردووە تا ڕادەیەک هەنگاوەکانی پرۆسی چارەسەری خاو ببنەوە یان دوا بکەون. چاودێرانیش پیان وایە کە دەم پارتی دەیەوێت ڕێگری بکات لە قۆسنەوەی دەسەڵات لە نێو ئەو کۆمیسیۆنە سەربەخۆیەدا و هانی ئەوە دەدات کە بەبێ جیاوازی هەمووان کۆبکاتەوە نەوەک لایەنێک بە تەنها خۆی خاوەن دەسەڵات بێت و خودی خۆشی داواکار و جێبەجێکار بێت. ساڵانێکە پرۆسی خوێندن لە خوێندنگە و ناوەندیالیەکان لە عێراق لە بەرامبەر کردی گشتی و حکومی گەشێکی پراوانیان کردو و خواستێکی زۆران لەسەرا، بەڵام ئەو خواستە تەنیا بۆ خێزانانەیە کە خاوەنی داهاتێکی بەرزی ئابوورین. پسپۆرانی پەروەردەیش پیان وایە کە هەندێک ناوەندی خوێندنی هێلی ئامانجان تەنیا پارە پەیداکردنە. دوای زیاتر لە 2 دەیە لە ڕوخانی ڕەژەمی بەعس و سەرەڕای بەرەو پێچوونەکانی سەردەم و بوونی داهاتێکی زۆر، کەرتی گشتی پەروەردە و فێرکردن لە عێراق ڕوو لە پاشەکشەیە و ئەوەش مای سەرنج و ڕەخنەی زۆرێک لە پەروەردەکاران و شارەزایانی بوارەکەیە. لەگەڵ پاشەکشەی ئاستی خوێندن لە خوێندنگە و ناوەندەکانی تری خوێندنی حکومی لە عێراق، ژمارێکی بەرچاو لە خوێندنگە و زانکۆی ئەهلی کراونەتەوە و ساڵانە بە سەدان خوێندکار ڕوویان تێدەکەن. بەپێی ئامارێکی ساڵی 2024 وەزارەتی پەروەردەی عێراق، زیاتر لە 3500 خوێندنگە و 165 کۆلێژ و زانکۆی ئەهلی هەنوو. لە بەرامبەریشدا تەنیا 31 زانکۆی حکومی دەرگایان بەڕووی خوێندکاران داکراوەیە. بەپێی راپۆرتێکی ماڵپەری عەرەبی جەدید، لەم ساڵانی دواییدا ناوەندە ئەهلیەکانی خوێندن لە عێراق گەشەیەکی زۆریان کردووە و ساڵانش سەرباری خەرجیە زۆرەکانی ئەو ناوەندانە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران ڕوو لەو ناوەندانە دەکەن. عەقیل خالیدی مامۆستای یەکێک لە ناوەندە ئەهلیەکانی خوێندنە و دەڵێت ئەو میتۆد و پرۆگرامی لە ناوەندە ئەهلیەکان دەخوێنرێت سەردەمیانن و برەو بە ئاستی بیرکردنەوەی ڕەخنەی یانەی خوێندکاران دەدەن و ژینگەیەکی لەبار بۆ خوێندکاران دابین دەکەن. لە کاتێکدا پسپۆڕێکی پەروەردەیی ئاماژەی بۆوە کردووە لەو ناوەندە ئەهلیانەی خوێندندا هیچ جۆرە دیسپلینێک نییە و بەشێکی ئەو ناوەندانێش هەموو ئامانجیان بەدەستهێنانی قازانج و پارەیە، نەک پێشکەشکردنی کوالێتیکی بەرزی خوێندن. ئەحمەد جەبار باوکی یەکێک لەو خوێندکارانەی لە خوێندنگە ئەهلیەکانی ناوچەی کەڕادەی شاری بەغداد دەخوێنێت دەڵێت ئەزمموی منداڵەکەی لەگەڵ ئەو ناوەندە ئەهلیەدا ئەرێنیە و ئەو پرۆگرامی دەخوێنن زۆر جیاوازترە لە پرۆگرامی خوێندنگە حکومیەکان و لە هەمان کاتیشدا ژمارەیەک چالاکی وەرزشی و هونەری و کۆمەڵایەتیان هەیە کە ڕەنگدانەوەی لە سەرکەسایەتی منداڵەکان دەبێت. بەیدا ئەحمەد دایکی کچە خوێندکارێکی قۆناغی سەرەتاییە و دەڵێت ئامادە نییە منداڵەکەی بباتە خوێندنگە ئەهلیەکان چونکە خەرجێکی زۆری دەوێت، لە کاتێکدا خوێندن مافی هەموو منداڵەکە، نەک بکرێتە ئیمتیاز بۆ ئەوانەی کە پارە دەدەن. ئەمە جگەلەوەی بەوتەی ئەو لەو ناوەندانەدا ئەوەی بەلایەنەوە گرنگە دەستکەوتی مادیە، نەک بەها پەروەردەیە ڕاستەقینەکان. لای خۆشیانەوە بەشێک لە پسپۆڕانی پەروەردەیی جەخلەوە دەکەنەوە. هەندێک ناوەندی خوێندنی ئەهلی ئامانجان تەنها پارەیە، نەک پێشکەشکردنی کوالێتیکی خوێندن. حەیدەر شەمخی ئەندامی لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراق بە هەمان سەرچاوی ڕاگەیاندووە کەرتی خوێندنی ئەهلی لە عێراق گەشەیەکی گەورەی بەخۆوە دیوە، لە کاتێکدا خوێندن لە ناوەندە حکومیەکان دووچاری ئاڵنگاری بووەتەوە و لەگەڵ ئەوەشدا پێویستە لایەنی پەیوەندیدار لە عێراق چاودێری ناوەندە ئەهلیەکانی خوێندن بکات بۆ ئەوەی پابەندی پێودانگ و نۆرما پەروەردەیی و نیشتیمانیەکان بن. بە بڕوای شارەزایان ئایندەی خوێندنی ئەهلی لە عێراق پەیوەستە بە چاکسازیەکی هەمەلایەنەی سیستەمی پەروەردەی حکومات
پێش هەموو شتێک بوونی یاسایەکی ڕوون کە ڕێگە نەدات پرۆسەی خوێندنی ئەهلی بۆ پارە پەیداکردن و بازرگانی بگۆڕدرێت. هاوپەیمانی لەسەر ڕایگەیان بەشداری هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق ناکەن و دەژڵێن لە هەڵبژاردنەکەدا پاڵپشتی هاوپەیمانی هێزەکانی دەوڵەتی نیشتیمانی دەکەن. هاوپەیمانی نەسەر کە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق سەرۆکایەتی دەکات لە ڕاگەیاندراوێکدا بەڵاوی کردەوە هاوپەیمانەتەکەیان ڕای گشتی ئاگادار دەکاتەوە کە بە هیچ کاندیدێک بەشداری هەڵبژاردن ناکات و تەنها پشتگیری و کەسانە دەکات کە بە گونجاو و لیاتوو دەزانێت لە نێو کاندیدەکانی لیستی هاوپەیمانی هێزە نیشتیمانیەکان. هاوپەیمانی نەسەر ڕەتیشی دەکاتەوە کاندیدەکانی بەشداری هەڵبژاردنێ بکەن کە لەسەر بنەمای پارەبەخشینەوە و نەبوونی بنەمای یاسایی بۆ ڕێگریکردن لا دەزوەردان و کڕینی دەنگ و بەکارهێنانی سامانی گشتی و دەرەکی و استیغلالکردنی سامانی دەوڵەت بێت. هاوپەیمانەتەکەی عەبادی ڕاشی گەیاندووە لە کاتێکدا داوای چاکسازی لە پرۆسی سیاسی و حکومڕانی دەکەن جەخت لەسەر پێویستی پاراستنی سیستەمی سیاسی و دیموکراسی و پێویستی پوچەڵکردنەوەی هەر هەوڵێک دەدەن کە ئامانجەی تێکدانی سیستەمەکەیان بەڵاوکردنەوەی ئاژاوە جێڕی بێت. بڕیارە 11 تشرینی دووەمیەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرێت و دیارترین هاوپەیمانی و لایەنە بەشداربووەکانیش بۆ ئەو هەڵبژاردنە لیست و ناوی کاندیدەکانیان بەڵاو کردوێتەوە. بە گوێرەی میدیاکانی عێراق لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق محەممەد شیع سوودانی سەرۆکایەتی هاوپەیمانێتی ئاوادانکردنەوە و گەشەپێدان دەکات بۆ هەڵبژاردننی پەرلەمان. هاوکات دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالیکی کە پێکاتوە لە حزبی داعوەی ئیسلامی بە سەرۆکایەتی نووری مالیکی هاوپەیمانی ناجی وەتانی بە سەرۆکایەتی عەبد سەدفەریحی بەشداری دەکات. یەکێکی دیکە لە هاوپەیمانەتەکان هاوپەیمانەتی هێزەکانی دەوڵەتی نیشتیمانیە بە سەرۆکایەتی عەمار الحەکیم کە لە چەندین ڕەوتی جیاواز پێکاتووە. لە لایەکی دیکەوە هاوپەیمانەتی ئەبشریا عێراق بە سەرۆکایەتی هومام حەمودی ڕێکخراوی بەدر بە سەرۆکایەتی هادی عامری و بزوتنەوەی سادقونی سەر بە بزوتنەوەی ئەسایب ئالی الحەق بە سەرۆکایەتی قەیس خەزعەلی بەتەنها بەشداری هەڵبژاردن دەکەن. لە نێو سونەکانیش محەممەد حەلبوسی سەرۆکی پارتی تەقەدوم و هەروەها هاوپەیمانی حەسمی نیشتیمانی بە سەرۆکایەتی سابت عەباس هاوپەیمانەتی عەزم بە سەرۆکایەتی موسەنا سامەڕانی و هاوپەیمانەتی سیادە بە سەرۆکایەتی خەمیس خەنجەر لە هەڵبژاردنەکەدا بەشدار دەبن. لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردننی عێراق ئاڵۆزەکانی گۆڕەپانی سیاسی عێراق زیاتر دەبن. بە جۆرێک ناکۆکیێکی بەرچاو هەیە لە نێوان کاندیدەکان بۆ بەدەستهێنانی سەرۆکی لیستی حیزبەکەیان. شارەزایان دەڵێن سەرۆکلیست بڕیار لە شێوازی بانگەشەی هەڵبژاردن دەدات و سەرۆکلیست بردنەوەی پێشوەختەی مسۆگەر کردووە. ئەنجامدانی هەر هەڵبژاردنێک کێبڕکەی نێوان کاندیدان زیاتر دەکات، بەڵام لە عێراق جۆرێکی تەواو جیاواز لە کێبڕکێ دروست بووە بە مەبەستی بەدەستهێنانی سەرۆکلیستی حیزبەکان. لە هەڵبژاردنەکانی عێراقدا شەڕەکە تەنها تایبەت نییە بەوەی کێ کورسی پەرلەمان بەدەست دەهێنێت یان هاوپەیمانی لەگەڵ کێ دروست دەکات، بەڵکو شەڕێکی نوێ دروست بووە و ڕکابەرەکان لەسەر ئەوەیە کێ دەبێتە ڕوخساری یەکەم لەسەر کاغەزی دەنگدانە و ژمارەیەکی لیستەکان دەگاتە سەرۆکی لیست کە بۆ خۆی بەدەستی دەهێنێت. ڕەعەت تەمیمی توێژەری سیاسی باز لەوە دەکات ناکۆکی لەسەر سەرکردایەتیکردنی لیستی هەڵبژاردن خەیرانی لەناو هاوپەیمانەکانی هەڵبژاردن دروست کردووە، بۆتە بابەتێک هەر کەس سەرۆک لیست بێت سەرکەوتنی پێشوەختە تۆمار دەکات لە ڕێگەیەوە هەر ئەمەشە بووەتە هەڕەشەیەک لەسەر ماوەی درێژخایەنی هاوپەیمانەکان. تەمیمی دەڵێت ئەوەی ڕوئەدات جەنگی ساردە باسی لەوە کرد لە هەر هاوپەیمانێتێک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لانی کەم 6 یان 7 کەس هەن کە بێدەنگی کێبڕکێ لەسەر پلەی یەکەم دەکەن. ئەم ژمارەیەش هەمیشە گەرنتی سەرکەوتن ناکات، بەڵام نوێنەرایەتی باڵادەستی دەکات لە ناو هاوپەیمانەکەدا زۆرتر دەبێتە ڕووکاری هاوپەیمانێتیەکان. ئەو ناکۆکیانەی لەسەر سەرۆکی لیست هەیە چیتر شاراوە نەماوەتەوە. لای خۆشیەوە ئیقبال لەهیبی پەرلەمانتاری پێشووی عێراق باز لەوە دەکات ئەوەی لە ئێستادا ڕوئەدات تەواو ناکۆکی و گرژی دروست کردووە، ئەمەش بەهۆی ئەوەی ژمارەیەکی لیستەکە بەگشتی بەو کەسە ئەدرێت کە خاوەن زۆرترین هێز و دەسەڵاتە. هەر ئەمەش ناکۆکیەکەی گەیاندوتە لایەنە زلهێزەکانی هاوپەیمانەکان. هەروەها بڕیاردەری ئەوەی کە کێ شێوازی بانگەشەی هەڵبژاردنەکە دیاری دەکات. ئاماژەی بۆش کرد هۆکاری ئەم ناکۆکیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هاوپەیمانیە سیاسەکان بە خێرایی پێک دەهێنرێن. ئەمەش زیاتر ناکۆکیەکان قوڵ دەکاتەوە بە جۆرێک لە ئێستادا وا باوە
ئەوەی ژمارەیەکی لیست بێت دەتوانێت بڕیاری چارەنووسی هاوپەیمانەکە بدات. بە پێی داتاکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان 314 پارتی سیاسی بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق تۆمار کراون کە 66 پارتیان یەکەم جاریانە بەشداری هەڵبژاردن بکەن. لە دوای ساڵی 2023 5 خولی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام دراوە و بڕیارە ڕۆژی 11 تشرینی دووەمی ئەم ساڵیش خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمان بەڕێوە بچێت. ئەم جۆرە شەڕ و ناکۆکیە یەکەم جارە لە دوای هەڵبژاردننی ساڵی 2023 دووبارە دەبێتەوە کە بە شێوەیەک ڕاستەوخۆ کاریگەری لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق دروست کردووە و لەگەڵ ئەوەی کە چەندین جار ژمارە 2-3 لیستەکان سەرکەوتووی یەکەمی هەڵبژاردن بوون، بەڵام هێشتا ژمارەیەک سەرۆک لیست و خاوەنی گرنگترین پێگەیە. جارێکی دیکە پرۆژە یاساکی پێشنیازکراوی دیموکراتەکان بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکانی ئیدارەی سەرۆکی ئەمریکا لە کاتی جەنگ شکستیەنە. میدیاکانی ئەمریکا بەڵامیان کردەوە پرۆژە یاسای پێشنیازکراوی دیموکراتەکانی ئەنجومەنی پیرانی ئەمریکا بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکانی ئیدارەی دۆناڵد ترەمپ لە کاتی جەنگ و بەتایبەت بۆ ڕێگریکردن لە هێرشی دووبارە بۆ سەر ئێران بە 53 دەنگی نەخێر و 47 دەنگی بەڵێ شکستیەنەوە. پرۆژە یاساکە لەلایەن تیم چین سیناتۆری دیموکراتەکان ئامادەکرا بوو بە پشتبەستن بە یاسای دەسەڵاتەکانی جەنگی پەسەندکراوی 1973 کاتێک کۆشکی سپی ناچار کرا پێش هەرکردەوەیکی سەربازی دیکە لە دژیێران ڕەزامەندی ئەنجومەنی پیران و نوێنەرانی ئەمریکا وەربگرێت. ئەوە لە کاتێکدایە لە ئەنجومەی نوێنەرانی ئەمریکا دوو پرۆژە یاسای جیاواز بۆ سنووردارکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی ئەمریکا سەبارەت بە هێرشی دووبارە بۆ سەر ئێران ئامادە کراون کە هەردووچان لە دوو هەفتی داهاتوودا تاوتێ دەکرێن. دادگای باڵای ئەمریکا ڕایگەیاند هیچ دادوەرێک ناتوانێت بڕارەکانی سەرۆکی ئەمریکا هەڵپەسێرێت. سەرۆکی ئەمریکاش ئەو بڕیاری با سەرکەوتنیەکی گەورە وەسف کرد و ڕایگەیاند ئێستا دەتوانرێت ژمارەیەک لەو سیاسەت و بڕارانە بچەسپێنێت کە پێشتر دادوەران بڕیاری هەڵپەساردنیان بۆ دەرکردووە. دادگای باڵای فیدراڵی ئەمریکا بە 6 دەنگی بەڵێ لە بەرامبەر 3 دەنگی نەخێر بڕیارێکی پەسەند کرد لە بەرژەوەندی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و بەو جۆرە لەمە دوای هیچ دادوەرێک ناتوانێت بڕارەکانی ترامپ هەڵپەسێرێت. لەلای خۆشیەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە کۆشکی سپیوتی ئەو بڕیارە سەرکەوتنێکی زۆر گەورە بووە، دەیەوێت جارێکی دیکە سوپاسی دادگەی باڵا بکات بۆ ئەم بڕیارە. ڕاشیگەیاند ئێستا زۆر سیاسەتی دیکەی جێبەجێ دەکات کە بە هەڵە ڕاگیراون، لەوانەیەش هەوڵەکەی بۆ کۆتاییێنان بە مافی هاوڵاتی بوون لەسەر بنەمای شوێنی لەدایکبوون و کۆتاییێنان بەو پارەیە کە بۆ کەسانی ڕەگەز گۆڕاو و شارەکانی داڵدانی کۆچبەران تەرخان دەکرێن. سەرۆکی ئەمریکا هەواڵی میدیاکانی وڵاتەکەی لەبارەی ئەوەی پارە دەدەن بە ئێران لە پێناو بەرنامەیەکی ئەتۆمی مەدەنی بە درۆ و شاخدار وەسف دەکات و دەڵێت ئێران زیاتر لە 1 تریلیۆن دۆلاری خەرج کرد لە بەرنامە ئەتۆمیەکەی و سەرکەوتوو نەبوو. شەوی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە تۆڕی کۆمەڵایەتی تروس سۆشیال پەیامێکی بەڵاو کردەوە و تیایدا نووسیوەتی کام کەسی قێزەونی نێو میدیای هەواڵی ساختەیە کە دەڵێت سەرۆکی ترامپ دەوێت 30 میلیارد دلار بداتە ئێران بۆ دروستکردنی دامەزراوی ئەتۆمی ناسەربازی. جەختشی کردوتەوە هەرگیز گوێی لەو بیرۆکەیە نەبووە و ئەوەی دەوترێت درۆیەکی شاخدارە. سەرۆکی ئەمریکا هەر شەوی ڕابردوو لە کۆشکی سپی لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران وتی پێی وانییە بەرپرسانی ئێران دەست بە پرۆگرامە ئەتۆمیەکان بکەنەوە چونکە زیاتر لە 1 تریلیۆن دلاریان لە بواری ئەتۆمیدا خەرج کرد و سەرکەوتوو نەبوون. بۆیە وتیشی باوەڕی وایە بەرپرسانی ئێران دەیانەوێت لەگەڵ ئەمریکا کۆب بنەوە و لەبارەی پرۆگرامی ئەتۆمیەوە بگەن بە ڕێکەوتن. وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند بەتوندی سەرکۆنەی وتەکانی سەرۆکی ئەمریکا لە بەرامبەر ڕێبەری باڵای ئێران دەکەن و دەڵێت دەبێت سەرۆکی ئەمریکا کۆتایی بە لێدوانە نابەجیەکانی بێنێت لە بەرامبەر گەل و ڕێبەری ئێران. عەباس زەراقچی وەزیری دەرەوەی ئێران لە نووسینێکیدا لە پێگەی ئێکس بەڵاوی کردەوە ئەگەر سەرۆکی ئەمریکا چیدی جدیە لەسەر گەیشتن بە ڕێکەوتن ئەوە پێویستە وتە ناپەسەندەکانی لە بەرامبەر عەلی خامنەیی ڕێبەری ئێران کۆتایی پێبێنێت و وازدا ئازاردانی میلیۆنان لە ئەنگری بێنێت. عێراقچی باسی لەوەش کردووە
گەلی ئێران هەڕەشە و کەمکردنەوە پەسەند ناکات چونکە نیازپاکی بەرهەم دێنێت و ڕێزگرتنیش ڕێزگرتن دێنێتە کایەوە. دوایەوە عەلی خامنەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە ئاوتارێکیدا سەرکەوتنی شەڕی 12 ڕۆژەی بەسەر ئیسرائیل ڕاگەیان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە پەیامێکی دا بەتوندی ڕەخنەی لێگرت. لە تاران ڕێوڕسمی بە خاک سپاردن و پرسە و ماتەمینی بۆ زیاتر لە 6 سەرکردەی سەربازی و زانای ئەتۆمی بەڕێوە دەچێت. ئاژانسەکانی هەواڵ لە ئێران بەڵامیان کردەوە بەیانی ئەمڕۆ ڕێوڕسمی ڕێزلێنان لە شەیدان بە فەرمی دەستی پێکرد و خەڵکانێکی زۆر باڵای ئێرانەوە بەشداری ئەو ڕێوڕسمیان کرد و لە بەردەم زانکۆی تارانەوە بەدەموتنەوەی دروشم دژ بە ئیسرائیل و ئەمریکا بە پیادە چوون بەرەو مەیدانی ئازادی. ئەوە لە کاتێکدایە دوێنێ سوپای ئێران کوژرانی 56 ئەندامی ڕێزەکانی ئاشکرا کرد لە جەنگی نێوان ئێران ئیسرائیل و لە شەڕی 12 ڕۆژەی نێوان هەردوو لاشدا ئیسرائیل زیاد لە 20 بەرپرسی باڵای سوپای ئێرانی کوشتووە و بەشێکیان لە ناو ماڵەکانی خۆیاندا بە ئامانجگرتووە. بە پێیەوە ئامارەی بەرپرسێکی باڵای سەربازی ئیسرائیل بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە لە هێرشەکانی ئیسرائیل زیاتر لە 30 بەرپرسی ئەمنی و 11 زانای ئەتۆمی ئێران کوژراون. ئاژانسی ڕۆیتەرز بەڵاوی کردەوە ئیسرائیل لە هێرشەکانیدا بۆ سەر ئێران 11 زانای ئەتۆمی و 30 بەرپرسی لە باڵای ئەمنی کوشتووە. دەشڵێت ئیسرائیل 900 ئامانجی جۆراوجۆری لە ناو خاکی ئێراندا پێکاوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە هزاری چەند بەرپرسێکی ئیسرائیلی بەڵاوی کردوتەوە ئیسرائیل لە ماوەی جەنگی 12 ڕۆژەیدا دژ بە ئێران توانیوێتی 11 زانای ئەتۆمی و 30 بەرپرسی لە باڵای ئەمنی ئێران بکوژێت. ئاژانسەکە لە زاریە و بەرپرسە ئیسرائیلیەوە ئاماژەی بەهۆش کردووە ئیسرائیل 900 ئامانجی جۆراوجۆری لە ناو خاکی ئێراندا پێکاو و هەروەها توانیوێتی زیانێکی زۆر بە سیستەمی موشکی ئێران بگەێنێت و ژمارەیەکی زۆر لە سەکۆی هەڵدانی موشک تێک بشکێنێت. وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند پارێزگاری لە باڵادەستیان وەک جەنگی 12 ڕۆژان لەگەڵ ئێران دەکەن و دەشڵێت هەڕەشە لە هیچ لایەنێک قوبڵ ناکەن. ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل لە پێگەی ئێکس بەڵاوی کردەوە داوای لە هێزی بەرگری وڵاتەکەی کردووە پلانێکی تۆکمەی تایبەت بە ئێران ئامادە بکەن کە ڕێگە بە ئیسرائیل بدات باڵادەستی ئاسمانی بێڵێتەوە بە جۆرێک ڕێگیری بکات لە بەرەوپێشوونی پرۆگرامی ئەتۆمی و دروستکردنی موشک و وەڵامی پاڵپشتیکردنی چالاکیەکانی دژی ئیسرائیلیش بداتەوە. ئاماژەی بەوش کردووە بەردەوام هەنگاو دەنێن بۆ نێشتنی هەڕەشەکانی سەر ئیسرائیل و وتیشی پێویستە بەرپرسانی ئێران ئاگادار بن. ئۆپراسیۆنەکەیان تەنها پیشاندانی سیاسەتی نوێی ئیسرائیل بوو کە لە دوای 7 ئۆکتۆبەرەوە هیچ شتێک لە هیچ کەسێک قوبڵ ناکات. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند بەم نزیکانە ئاگربەز داکەرتی غەزە ڕادەگەێنێت. میدیا ئیسرائیلەکانیش دەڵێن سەرۆکی ئەمریکا دەیەوێت ڕێکەوتنێکی گەورە بۆ کۆتاییێنان با جەنگی غەزا واژوو بکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە پاش ڕاگەاندنی پەیماننامەی ئاشتی لە نێوان کۆماری کۆنگۆ و ڕۆندا ڕایگەیاند بەم نزیکانە ئاگربەز داکەرتی غەزە ڕادەگەێنێت و پێشبینی دەکات لەم هەفتەیە ڕووبدات. ئاماژەی بەهۆش کردووە دۆخی غەزە مەترسیدارە و هیچ کەسێک هاوکاری خەڵکەکەی ناکات. وتیشی پێش ماوەیەک پەیوەندی لەگەڵ کەسانی پەیوەندیدار بە دۆسەی غەزەوە کردووە. لە لای خۆشیەوە دەستەی پەخشی ئیسرائیل ڕایگەیاند سەرۆکی ئەمریکا دەیەوێت ڕێکەوتنێکی گەورە واژوو بکات بۆ ئەوەی جەنگی غەزە کۆتایی پێوێت و پەیوەندەکانی نێوان وڵاتانی ئەندام لە کۆماری عەرەبی و ئیسرائیل ئاسایی ببنەوە. ئەوە لە کاتێکدایە لە دوای هێرشەکەی 7 ئۆکتۆبەری ساڵی 2023ەوە بزوتنەوەی حەماسەوە بۆ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا نزیکەی 189,000 کەس بوونەتە قوربانی و زیاتر لە 11,000 کەسیش بێسەر و شوێن و 100,000 کەسی دیکەش ئاوارە و بێماڵ و حاڵ بوونە. ڕێکخراوی فاو ڕایگەیاند بۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە نزیکەی 2,500,000 دۆنم زەوی کشتتوکاڵی سووریا کە گەنیمی لێچێنراوە زیانان پێگەیشتووە. بەو هۆیەوە 16 ملیۆن هاوڵاتی سووری هەڕەشەی دەستنەکەوتنی خۆراکیان لەسەر دروست دەبێت. هەیە ئەبۆ عەساف یاریدەدەری نوێنەری ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی سەر بە نەتەوەیەگرتوەکان ڕایگەیاند سووریا
ڕوبەر و دۆخێکی سەختی کەشوها بۆتەوە کە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا هاوشێوەی نەبوو زیانێکی گەورەی با کشتتوکال واژەرداری لە وڵاتەکە گەیاندووە ئاماژەی بەوەش کردووە ئەم بارودۆخە کاریگەری لەسەر نزیکەی 175 ناوچە کشتتوکالەکانی تایبەت بە بەرەمێنانی گەنم و دانەوێڵە و لە وەرگا سروشتەکان هەبووە و کە نزیکەی 2,500,000 دۆنم زەوی دەبێت ئەبوو عەساب ڕوونیشی کردوتەوە. زستانی ئەم ساڵ لە سووریا زۆر کورت و بێباران بووە کە زیانی بە نزیکەی 195 گەنمی دێمی گەیاندووە لە کاتێکدا گەنمی بەراو تەنیا بە ڕێژەی 180 بۆ 140 لە وڵاتە بەرەم دێنێت و پشتی پێدەبەسرێت. هەیە ئەبوو عەساب هۆشداریشیدا لەوەی ئەم دۆخەوا دەکات بۆشایەک لە بەرهەمی گەنم و دانەوێڵە بە ڕێژەی 2.5 بۆ 2.7 میلیۆن تەن لەم ساڵ لە سووریا دروست بێت. بەم شێوەیە نزیکەی 116.3 میلیۆن کەس لە سووریا مەترسی نەبوونی ئاسایشی خۆراکیان کەوتۆتە سەر. بەشێک لە وڵاتانی ئەوروپا ڕوبەڕووی گەرمایەکی تااقەت پڕوچەند دەبنەوە و هۆشداری لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەدرێت و داوای خۆپارێزی لە وڵاتیان دەکرێت. شارەزانی بواری کەشوهەوا ڕایەنگەیان شەپۆلێکی گەرمای بەتین لە دەریای ناوڕاستەوە بڵاو بۆتەوە هەرێک لە ناوچەکانی نیمچە دوورگەی ئیبریا و پەڵکان و یۆنانی گرتوتەوە. ئاماژیان بەوەش کردووە ژمارەیەک لە وڵاتانی ئەوروپا ئامادەکاری دەکەن بۆ خۆپاراستن لەو شەپۆلە گەرما بەتینە کە بە جۆرێک دەبێت پلەکانی گەرما دەگاتە 40 پلەی سەدی. لە لای خۆشیەوە ئاژانسی فرانس پرس بەڵاوی کردوتەوە ملیۆنان کەس دا ئەوروپا ڕوبەڕووی ئەو شەپۆلە گەرمایە دەبنەوە کە بە مەترسیدار وەسپی کردووە و لە ئێستاشدا تیمە پزیشکەکان لە حاڵەتی ئامادە باشین بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و هاوکات ئاژانسی چاودێری کەشوهەوا لە پرتوگال ڕایگەیاندووە لە ڕۆژی یەکشەمەوە شەپۆلێکی گەرما ڕوو لە وڵاتەکان دەکات پێشبینی دەکات پلەکانی گەرما بۆ سەر و 40 پلە سەدی بەرز بنەوە. ئەوە لە کاتێکدایە زیاتر لە هەفتەیەکە شەپۆلێکی گەرمای بەتین ڕووی لە فەڕەنسا کردووە و پێشبینی دەکرێت پلەکانی گەرما لە ڕۆژانی داهاتوو لە وڵاتە بگەنە نزیکەی 40 پلەی سەدی. ژمارەیەک وڵاتی عێراقی کە لە زیندانەکانی ڕژێمی پێشووی سووریا زیندانی کرابوون زۆرینیان لە سەدارە دراون و گیانیان لەدەستداوە هەندێکیشان ڕزگاریان بووە. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت هیچ زانیاریێکیان لەبەردەست نییە سەبارەت بە ژمارەی عێراقی زیندانی کراوەکان لە سووریا و مامناستێکیش ڕخنەیەوە دەگرێت کە حکوومەتی عێراق گرنگی نادات بەو بابەتە و بەدەدەچوونی بۆ نەکردووە. ئەو دیمەنانەیە کە لە کاتی ئاشکرابوونیە جیهانی شۆک کرد ئێرە بەشێکە لە زیندانەکانی ڕژێمەکەی بەشار ئەسەد. دوای زیاتر لە 6 مانگ هێشتا چارەنووسی ژمارەیەکی زۆر لە خەڵکی سووریا و عێراق بە نادیاری ماوەتەوە. بەپێی دیکۆمنتێکی زیندانەکانی سیدنایا و لقی فەڵەستین و کەفەر سووسە و موزەی سەربازی لە سووریا ناوی دەیان هاوڵاتی عێراقی هاتووە. بەڵام تا ئێستا حکوومەتی نوێی دیمەشق هیچ ژمارەیەکی کۆتایی لەبارەی زیندانی عێراقیەکان لە سەردەمی ڕژێمەکەی ئەسەد لانیە کە بەڵگەنامەی لە سێدارەدانی هەندێکیان دۆزراونەتەوە. ڕۆژنامەی عەرەبی جەدید راپۆرتێکی لەبارەی هاوڵاتیە عێراقیەکان لە زیندانەکانی بەشار ئەسەد بڵاو کردوتەوە و دەڵێت هیچ زانیاریەک نییە لە بارەی ژمارەی و زیندانیانە بەڵام با وتەی شایەت حاڵەکان ژمارەیان بە سەدان کەس بووە و چارەنووسیان نادیارە و زۆرینەیان لە سێدارە دراون و هەندێکیان لە ژێر ئەشکەنجا هەندێکیشیان بەهۆی نەخۆشی گیانیان لەدەستداوە. با پێی زانیاریەکان هەندێک لە زیندانە عێراقیەکان لە دوای ڕووخانی دەسەڵەتەکەی بەشار ئەسەد ئازاد بوون و ڕزگاریان بووە. بەڵام زۆرینەیان چارەنووسیان دیار نییە و تەنیا پاسپۆرت و ناسنامەکانیان لە ئیدارەی زیندانیەکانی سووریا دۆزراونەتەوە. تا ئێستا ژمارەی ئەو هاوڵاتیە عێراقیانە نازانرێت. حکوومەتی عێراقیش هەوڵی نەداوە بۆ بەدواداچوون و یەکلاییکردنەوەی چارەنووسیە و هاوڵاتیانە. ئەحمەد حۆرانی پارێزەری سووری دەڵێت ڕەگەزنامەی عێراقی لە دوای هاوڵاتیە سووریەکان یەکەم بووە لە نێو زیندانەکانی بەشار ئەسەد بەهۆی بوونی ڕەوەندی گەورەی عێراقی لە سووریا و هاتنی دانیشتوانی ئەنبار و نینەوە بۆ ئەم وڵاتە. ئاماژەی بەوە کرد ژمارەی دیاریکراوی زیندانە عێراقیەکان لە سووریانیە بەڵام سەدان کەس بوون. لای خۆیەوە موختار موسەوی ئەندامی لیژنەی پەیوەندیە دەرەنکیەکانی پەرلەمانی عێراق
با ڕۆژنامەی عەرەبی جەدیدی ڕاگەیاند عێراق هیچ زانیاریەکی نییە لە بارەی ژمارە و هاوڵاتیانەی لە زیندانەکانی بەشار ئەسەد بوون لەگەڵ هۆکاری دەستگیرکردنیان و چارەنووسیان. محەممەد ڕاوی مافناسی عێراقی دەڵێت زۆرێک لە عێراقیەکان گەشتیان کردووە بۆ سووریا و بۆ گەڕان بە دوای سەرەداوێکدا کە بەهۆیەوە ڕۆڵەکانیان بدۆزنەوە کە لە زیندانەکانی ئەسەد زیندانی کرابوون. بەڵام حکوومەتی عێراق دامەزراوە ئەمنیەکان و وەزارەتی دەرەوە هیچ گرنگیەک نادەن بەو مەسەلەیە بە پێچەوانەی وڵاتانی ترن. لە دوای ڕوخانی ڕژێمەکەی بەشار ئەسەد لە سووریا لە 18 دوانزەی ساڵی ڕابردوو وڵاتانی عەرەبی و بیانی شاندی فەرمیان بۆ دیمەشق نارد بە ئامانجی گەڕان بە دوای هاوڵاتیە بێسەر و شوێنە بووەکانیان و لێکۆڵینەوە لە چارەنووسیان. بەڵام تا ئێستا حکوومەتی بەغداد هیچ شاندێکی ڕەوانەی سووریا نەکردووە بە مەبەستی بە دواداچوون بۆ چارەنووسێ و هاوڵاتیانە و یەکلاییکردنەوەی ئەو دۆسیەیە. لەگەڵ هاوکارانم هەواڵ و زانیارە گرنگەکانمان پێشکەشکردن کامەران بنەمیشن.